حکوومەتی هەرێم گرە و لەسەر چی دەکات؟ بەغدا لە چینی گەرانە و چۆن حکوومەتی هەرێم لە قالب دەدات. سەرەڕای ئەوەی حکوومەتی عێراق داوای لە حکوومەتی هەرێم کردووە بۆ خەرجکردنی موچەی موچەخۆرانی هەرێم پابند بێت بە بڕیاری دادگای فیدراڵی بۆ تەوتینکردنی موچە لە بانکە فیدراڵیەکان. بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم خۆی بەستۆتەوە بە پرۆژەی هەژماری من و ئامادە نییە، وەک ئەوەی داوا کراوە لیستی فەرمانبەرانی وەزارەتەکان ڕادستی بانکی TBI بکات بۆ دەستکردن بە پرۆسەی تەوتین. بەپێی بە دواداچوونی ستاندەر حکوومەتی هەرێم گرە و لەسەر ماندووبوونی حکوومەتی عێراق دەکات تا ناچار بێ لە کۆتاییدا بە پرۆژەی هەژماری من ڕازی بێت کە ئەمەش لە کۆتاییدا موچەخۆرانی هەرێم باجەکەی دەدەن. تا ئێستا حکوومەتی هەرێم نزیکەی 800 ناوی بۆ تەوتین لە ڕێگەی بانکی TBI ناردووە کە بەپێی لێدوانی فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق ئەوە تەوتین نییە و ئەو بڕیارە نییە کە دادگای فیدراڵی داویەتی. بەپێی بڕیاری وەزارەتی دارایی عێراق پێویستە پرۆژەی هەژماری من بوەسێت لە شوێنی ئەوە بانکی TBI دەست بە پرۆسەکە بکات. سۆران عومەر پەرلەمانتاری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لەم بارەوە ڕایگەیاندووە ئەگەر حکوومەتی هەرێم بەو شێوەیەی خۆی لە ئەرکەکانی بدزێتەوە بە دڵنیایی کێشە بۆ موچەی مانگی 5 دروست دەکات، وەک چۆن ئێستا کێشە بۆ موچەی مانگی 4 هێزەمنیەکان دروست بووە. تا ئێستاش لە ناوە خۆی هەرێم فشارێکی جدی لەلایەن خەڵک و ئۆپۆزیسیۆن و تەنانەت یەکێتی و گۆڕان نییە کە بەشێکن لە حکوومەت بۆ ناچارکردنی دەسەڵاتی هەرێم بە پرۆسەی تەوتین و کۆتایی هێنان بە کێشەی 10 ساڵەی دواکەوتن و دابەش نەکردن و پاشەکەوتکردنی موچە.